بابەتە زیاتر هەڵدەگرێت بۆیە بە پێویستمان زانی میێنداری بەڕێز ئەندازیار هیوا فاروقکەین کە بەرپرسی کارگەی ڕسایکلینی قیری قەتەوین. ئەندازیار هیوا بەخێر بێ ئەو کاتت باش. زۆر سپاس. پێم خۆشە خۆتان باسێکەوەمان بۆ بکەن کە ڕۆژانە ئێستا ئاستی بەرهەمتان چەندێکە دەستان کردو بە بەرهەمهێنانی قیر؟ بەڵێ وڵا کارگەی قیری ڕسایکلی قەتەوی ئەمە بەرهەمان لەبەرەوەی کارگەیەکی نوێیە مۆدرنە بەرهەمی توانای ڕۆژێ 1600 تا 2000 تانیش دەتانی ئینتازکەین چکە لە سعاتەکی دەتانی ئەو کارگەیە یعنی سعاکەی والەیە دەتانی 200 تانی ئینتاز بکاتن بۆیە دەتوانین مەسەلەن مەشاریعی گەورە پێ ئەنجام بدەین یعنی هەرچ مەشروعاکە گەر هەرچەند گەورە بیتن ئەو کارگەیە دەتوانین ڕۆژانە 1600 تا 2000 تانی تێکەڵی قیری لە بۆ دابین بکەین و قیرتاو بکرێتن. باشە ئەو پرۆژانی کە زیاتر ئێوە بەرهەمەکانتانی بۆ ئامادەکەن لە چه بوارێکدایەوە پرۆژەکان بۆ کوێ بووە؟ بەڕاستی پرۆژەکانی ئێمە سەر بە وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردنا ئەو پرۆژانە لە ئاوادانکردنەوە کە دەردەچیتن با برێن بودجێ بۆ دابین دەکرێتن ئێمە ئەو پرۆژانە ئەنجام دەدەین لە هەمان کاتیشدا پرۆژەکانی پارێزگاش زۆر جاروەیە پارێزگا کە پرۆژەی دەبیتن تەندەراتی دەبیتن پرۆژەکەی دەدات ئێمە وەکو قیرتاوکردن قیرتاوکە لەبەرەوەی ئێمە کارگەی قیرمان هەیە کە دەتوانین ئیشەکەی بۆ ئەنجام بدەین. باشە کاکیوە زۆربەی کارگەکانی هەرێمی کوردستان کە ئێستا لە ئاستێکی ستاندارد و پێشکەوتوان بەڵام یەکێ لە کێشەکانیانەوەیە کە مەوادە خامەکە ناچارن لە دەرەوە بێنن. ئێوە چیەکەن بۆ دەستخستنی ئەو مەوادە خامەی کە پێویستەکە بۆ دروستکردنی قیرەکەیان ئەو بەرهەمانەی دیکە لەکوێوە هێن ئایا پێدا ینی لە ناوخۆتوانن وەری بگرن؟ بەڵێ ئێمە بەڕاستی بە نسبەت مەوادی خامی لە بۆ دروستکردنی تێکەڵی قێڕی هەر لە ناوخۆ بابرین مەوادی مکەسەر و بەردی شکچە وشکاوە شتانە ئەوە لە مەقالە هەیە مەسەلەن لەوێندەرەکە دابین دەکرێتن و ترێلات دەگوازرێتەوە لە بۆ معمەلی و لە هەمان کاتیشدا قیرەشلەکە لە مەسفایەکان لە بۆمان دێتن مەسفای هەموو معتەرەفن هەموو فحوساتیان هەیە بە پێستاندەرات و ئەوەی عالەمی ئیش دەکەن و لە هەمان کاتیشدا کە لە بۆمان دێتن ئێمەش فحسی دەکەینەوە قیرەشلەکەی فحس دەکەینەوە و دەینێرینە تاقیگی ناوەندی هەولێر لەوێندەرەکەش فحوساتی جیازیای بۆ دەکەن لۆ نمونە پێنیترێشنی لۆ دەکەن دەکتەلیتی لۆ دەکەن سۆفتنی پۆینتی لۆ دەکەن فلاش فایر پۆینتی لۆ دەکەن یعنی ئەو فحسانە زۆر زەرورە لە بۆ قیری پێشەوەی بەکاری بینی قیرەشلەکەی لە بۆ دروستکردنی تێکەڵی قیڕی. باشە کاکیوا لە ماوەی ساڵانی ڕابردووە کاتێ جادەی قیرەکرا خەڵکی وت بەشی مانگێک ناکە زۆر جاری ژوا بوو ئەمان بینی ئەم جادانە یان هەڵ ئەوە شایەوە یان بە بارانێ بە کەشوایە بە تێپەڕبوونی کات کە سارێک بەسەر یاڕۆی ئەم جادەیە تەواو تێکەچوو. ئایا کوالیتی ئەم قیرەی ئێستاکە لە کارگەکەی ئێوە بەرهەمە هێنرێ بەم شێوەیە بێت یاخود ئەتوانن بۆ مەودای چەندێک بەرگەی هەم کەشوو هەوا بگرێ هەم ڕێگەوبان و هاتوچۆی ئێمەش؟ بەڵێ بەڕاستی ئەوە وەکو بڵێ میسکۆنسپشنەکەیە لەلایەن خەڵکیانی خەڵک مەفهومێکی خاتەیە دەربارەی ئەوەی کە قیڕیمە تێک دەچی و قیڕیمە بەرگە ناگری نەخێر ئەو قیڕی ئێستاکە کامە بەرهەمی دەینین هەمان قیڕەکە لە دووەری دیکە بەرهەم دێتن بەڵام بە پێی بارودۆخی ئەو ڕێگایە کە پێویست دەکاتن چ قیڕێکی بۆ ئینتازکەی لۆ نمونە مەسەلەن ئەمە قیڕی 50 زۆربەی بەکاردێنین لە بۆ هەولێرێ بەڵام 6 یان 56 ئەوانە لۆ مناتقی بەسەنە سارتر بەرام هەولێر گەرمە یعنی لێ دەبیتن. باشە بەپی جیاوازی جۆری قیرەکە کە منیش باسم کرد و تۆژاڵی لە هەولێر جۆرێک بەکاریە جاریە بۆ ڕێگەوبانی دەرەوە دوورەکان جۆرێکتر کولفەکەی گۆڕانکاری بەسرایە؟ تەوان گۆڕانکاری بەسەردادێ قیرەکان نرخیان دەگۆڕێت و لە ئەمە کاتیشدا تەسیل لە نرخی تێکەڵی قیڕی دەکاتن لە بۆ بەرهەمهێنانی بەڵام حەز دەکەم دڵنیایی بدەم ئەو خەڵکەی ئەگەر قیر یعنی بە پێی مواسەفات و ئەو مەوادی کە بەکاری دەینی لە قومی شکاو و لە چەوی شکاو بە هەموو جۆرەکانی ینی قەبارە جیاوازەکانیەوە و لە هەمان کاتژدا لە فیلەری کە لە حەزەرگیری مەسەلەن ئاردەکەی لێوەردەگیری ئەگەر ئەتو ئەوانە هەموو فحوساتی لە بۆ بکەیت لە مختبەری یعنی لە فحوساتەکان دەرچی و نسبەی مەوادی تینی کەم تێدابیتن قیڕەشلەکەشت
لە ژێر کۆنتترۆل دابی بەڕاستی چکە کوالیتی کۆنتترۆل زۆر میهمە بە تایبەتی لە بۆ قیرەشەکەش لەبەرەوەی ئەو قیرش لە ئەگەر بێت و تۆ مەسەرەن گیرێ دەچی هەفتای بەکاربیێنی مەسەن 6 هەفتای بەکاربیێنی لەنا هەولێری هەولێر بەخۆی زۆر گرمە دەرەجەی حرارەی زار بێ دەگاتە 52 ئێمە ڕاستەن لە کاتی بەرهەمێنانی توانێک قیر لەوەی کە لە ناو شارەکانە بەکارێت تێچووەکەی چەنە؟ ئەوەی کە لە ناو شاری بەکاردێت تێچوەکەی تقریبان دەتانی بڵێن تەنێک ئەمە دوو جۆر قێڕێ بە زۆری بەرهەمدێنین بایندەری بەرهەمدێنی لەگە ستابلایزەر تقریبان تەنی لە دەوری 50,000 هەتا 6,000 تەکلیف دەکات بەبێ گواستنەوە گواستنەوەش ئەوە بابەتشکەیە ئەوی جۆری دووەمیان ستابلایزەرەکە 10 سانتیم بەکارهێنن بۆ ڕێگەوبان؟ بەڵێ ستابلایزەرەکە لە ویدایەتەکەی بابرێن تەبقەیەکەمە کە ئەنجامی دەدەین ئەو 10 سانتیمە بەڵام بایندەرەکە 6 سانتیمی ئەوە دەکەین خۆی 12 سانتیم فەرش دەکرێت لەگە تەبقە لەگە حادل و لەگە پستانەوەی دەبێتە 10 سانتیم وەکوی کە شارەزاییتان هەبێ ئەم قیرە ئەگەر لە دەرەوە بەرهەم بهێنرێت چەند گلفەکەی چەنە بێت تۆ لێراڵی تۆنێک 50 بۆ 6,000 بەڵێ ئەگەر لە وڵاتێکی دیکە بێت یان بەرهەمەکان لە دەرەوە بهێنرێت تێچۆکەی چۆن وەڵا لەو حالەتەی زۆر ڕادەوەسیتێن دوایە بەنسبەت مەسەلەن ئێستا بابرین یەک لە جێ خۆشحالیە بابرێن کە بابرێن کوردستان و عێراق بە تایبەتی دەتانین بر عێراق لە مابینی 125 دەوڵەتی لە دووەمین دەوڵەتی لە هەناردەکردنی قێڕی شل یعنی مەسادرێکی یەکجار زۆری هەیە و توانایەکی زۆری هەیە و لە هەمان کاتیشدا کوردستان مەسەلەن چەندەها معاملی بەرین شەریکەی گەورە هەیە بابرین وەکو بۆ نمونە QHH بیتومەن ئەوە ڕۆژێ توانای 4,000 تەن قیڕی شلی هەیە دەتوانی بەرهەم بێنیتن ڕۆژێ کۆمپانیای لاناز لۆ نمونە 5,000 تەن دەتوانی کۆمپانیایشکەیە مەجد العێراق باشە ئەمە نرخیان جیاوازە؟ ئەمانە نرخیان جیاوازە نرخەکەیان جیاوازەکەی چیە مەسەلەن هەر کەسە و بابرێنوانە پرایڤێت سێکتەرن ئیتر بە پێی بازار و بۆرسە و سعری نەفتی خام ڕۆژ بە ڕۆژ دەگۆڕێ قیر سابت نییە سعری لە مابینی $300 لە بازاری باشە لەبەرەوە کێڕشلەکە لە نەفتی خام دروست دەکرێت دروستە ڕاستە ینی کاکیوە زۆر بە کورتێمە دوایین پرسیارت لێ بکەم حکوومەتی هەرێمی کوردستان تایبەت سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووە ئێستاش بەردەوام لە هەوڵدا بۆ پرۆژەی نوێ و بەهێزکردنی ژێرخانی ئابووری هەموو ئەمانەی کە ئەگرێتەوە کاری کردووە بەڵام ئەمە جەختی لەوە کردوێتەوە بە بەردەوامی و بە هاوکاری و بە دەستگرتنی کارگەکانە ئایا ئاسانکاری بۆ ئێوە کراوە پاڵپشتی بۆ ئێوە کراوە بە دڵنیاییەوە بەڕاستی یعنی حەزەکەم ئاماژە بۆ ئێ بکەم کە لە سای برا گەورەی بەڕاستی ئەو کارگەیمە بەخۆی پێشترێ بەس ئەسفلتی ئەتیادی یعنی خەفتەی قێڕی ئەتیادی ئاینتازەکە بەڵام ئێستاکە ئێمە ئەو بوویتە کارگەی ڕیسایکل یعنی زەنابیان تەمیری بۆ دابین کردین ڕاستەن ئەمە توانیمان ئەو کارگەی بکەین ڕیسایکل و لە ئەڵمانیای باشترین شێوە و بە مۆدرترین شێوە هاتن ئەلورکانە بەشی ڕیسایکلیان بۆ بەستا تقریبان حوالی نێزکە 1 میلیارد دیناری تەکلیف کرد زۆر سپاس دەستان خۆش بێ بە هیوای سەرکەوتن و بتوانین بەیەکەوە کوردستان ئاوادانترکەینەوە بەڕای ئەندازەر هیوا فاڕۆک بەرپرسی کارگەی ڕیسایکلینی قیری قاتەوی لەگەڵ مابووی سپاس بۆەوە.